إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات دەفەرمێ ئەکثر من ذکر هذه اللذات. ئامۆژگاریتان دەکەم زۆر بیر لە ئەو شتە بکەنەوە کە هەموو خۆشیەکان لە ناو دەبات، کە بریتیە لە مردن. ئەمە ئامۆژگاری خۆشەویستی خوایە صلی الله عليه وسلم کە ئێمە زۆر بیری مردنمان هەبێت، چونکە مردن هیچ کەسێک ئینکاری ناکات، بەڵام کە لە بیرتە ئەبێ خۆتی بۆ ئامادەکەی. ئەو وەسیەتی ئامۆژگاری پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم زۆر لە بیرمان بێ. بۆیە زۆرێک لە پیاوچاکان دەفەرمون ئەگەر سەعاتێک مردنمان لە بیر بچێ دڵمان خراپ و خاپوور دەبێ. ئێستا دڵمان بۆ خاپوور بووە، چونکە مردنمان لە بیر نییە. لە قەبرستان پێ دەکەنین، لە تەعزیە پێ دەکەنین، بە دیار جەنازەوین پێ دەکەنین. بۆیە مردنمان لە بیر چووە. بە دڵنیاییەوە پێتان دەڵێم، خۆم و ئێوەش ئەو کاتێک کە دەمرین ئەو ڕۆژەش لە پێشمانە کە وەڵڵاهی ئێستا هەر کەسێک لە ئێمە مۆبایلێکی پێیە کۆمەڵێ ناوی زۆری تێدایە، بەڵام ڕۆژێک دێت ناوی من و تۆ لە مۆبایلی برادەر و خزم و کەس و کارەکەماندا دەسڕێتەوە. فڵان کەس مرد، خۆم دەیەها و سەتەها ڕقم مسڕێتەوە، خوالیان خۆش بێ، ناومان دەسڕێتەوە. چونکە هیچ سوودێکی نێ ناوەکەشمان گەر بمێنێ، گەر پەیوەندیشمان پێوە بکەن، ئێمە ناتوانین وەڵام بدەینەوە، چونکە مردین. کەواتە مۆبایلەکەمان بێ خاوەن دەمێنێتەوە. ئەگەر ئەکاونت و پەیجێکت هەبێ بێ خاوەن دەمێنێتەوە. دەیەها و سەتەها پەیج و ئەکاونت هەیە ئێستا لە دنیادا، هەمووی خاوەنەکەی مردووە. کەواتە بزانە ڕۆژێک دێت ئێمە لە ناو خەڵکیدا دەسڕینەوە، لە مۆبایلی خەڵکیدا دەسڕینەوە، لەم ژیانەدا دەسڕینەوە. ئایا خۆمان بۆ ئەو ڕۆژە ئامادە کردووە؟ کەواتە شتێک بکە لە دوای مردنت ناوت بە باشی بمێنێتەوە، ناوت بە خراپی نەمێنێتەوە، چونکە ئەوە شتێکە لە پێشی هەمومانە. مردن ژیانمان هەدمەکە و دەیڕخێنێ. زۆر لە بیرمان بێ، بە دڵنیاییەوە ئینشاءڵڵا هەوڵی زیاتر بۆ قیامەتی خۆمان دەدەین. خۆشەویستان، بێگومان مردن ئامۆژگاری پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە ئێمە زۆر بیری لێ بکەینەوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم عاقڵترین و ژیرترین مرۆڤ ئەو مرۆڤەیە کە بۆ مردن و دوای مردن خۆی ئامادە دەکات. ئەو ئینسانە عاقڵە. کام کەسەی لەم دنیادا عاقڵترین مرۆڤە، پێی دەڵێن مێشکی گەورەترە لە مرۆڤەکانی تر، مادەم خوای نەناسی، لای خوای گەورە مێشکی ئەو بەقەد مێشکی مشکێک و پشیلەیەک قیمەتی نییە، بەقەد مێشکی باڵندەیەکی بچووک قیمەتی نییە لای خوای گەورە، چونکە نەیتوانی لە دنیادا خوا بناسێ، نەیتوانی بۆ مێشکەی کە لە مێشکی خەڵک جیاوازترە خوا پێی بەخشی بوو، نەیتوانی ڕێگای خوا بگرێ. بۆیە زۆر پێویستە خۆمان بۆ مردن ئامادەکەین. ئینسانی عاقڵ و ژیر ئەو کەسەیە لە دوای مردنی خۆی شەرمەزار ناکات. ئەویش بەوە دەبێ خۆتی بۆ ئامادەکەی بە نوێژ و بە عیبادەت و بە خواپەرستی، چونکە بەڕاستی ڕۆژێک دێتە پێشەوە ماڵەکەی خۆمان، ئەو خانووی کە ئێمە تێیدا دەژین، ڕۆژێک دێت شوێنەکەی ئێمە چۆڵ دەبێت، شوێنی ئێمە چۆڵ دەبێت، لەسەر سفرە شوێنەکەی ئێمە چۆڵ دەبێت.
ئەو کاتە هەندێک جار کە سوکارەکەمان ئازیز و خۆشەویستەکانمان خەفەتە خۆن و دەست ئەکەن بە گریان بۆ ئێمە، چونکە هەر کەسێک لە ئێمە لەسەر سفرەیەک دانیشێ ڕۆژانە و شەوانە ڕۆژێک دێت شوێنەکەی ئێمە بە بەتاڵی دەمێنێتەوە، کەسێکی تر تێدا دادەنیشێت. ڕۆژێک دێت ئەو جێگای کە ئێمە تێیدا دەخەوتین جارێکی تر بۆمان ڕاناخرێتەوە. ئایا خۆت بۆ ڕۆژە ئامادە کردووە سەفەرێکی دوور و درێژت لەبەرە؟ خۆ تۆ ئەگەر بڕۆی بۆ شارێک پێویستە ئامادەکاری بکەی، ناکرێت سیارەکەت بەنزینی تێدا نەبێ، ناکرێت پارەت لە گیرفاندا نەبێ، دەڕۆیتە دەرەوەی وڵات ناکرێت جەواز و سەفەرت پێ نەبێ، ناکرێشتی وە. ئایا خۆت بۆ ئامادە کردووە بۆ ئەو مردنەی کە لە پڕێکا پرست پێ ناکەوتێتە گیانت؟ کەواتە ئاگادار بە. بێگومان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوبرەئیل پێی فەرموو عیش ما شئت فإنك ميت. بەڕاستی ئەمە دڵنەواییەکی زۆر بە ئازارە. ئەی محەممەد صلی الله عليه وسلم چۆن دەژی بژی، بەڵام دڵنیا بە تۆ دەمریت، تۆ مردویت، تەواو. تۆش لە دنیادا چۆن دەژیت بژی، دڵنیا بە مردویت و دەمریت. ئەمڕۆ یا بەیانی دەچتە ڕیزی مردووەکانەوە، بەڵام ئایا دوای مردنت شەرمەزار نابی؟ ئەوە گرنگە. تەنها ئەوە کیفایەت نییە ئینسان دڵێکی هەبێ بە حساب خۆی دەڵێ دڵم پاکە، بەڵام دڵێک نە زیکری خوای تایە، نە ئاگای لە نوێژە، نە ئاگای لە ڕۆژووە، نە ئاگای لە قەبر و قیامەتی خۆیەتی. ئەو دڵە لای خوا هیچ قیمەتێکی نییە. دڵێک قیمەتی هەیە خوای تێدا بناسرێت، خۆشەویستی خوای تیا بێت، ترسی خوای تێدا بێ، هەوڵی بۆ قیامەت تێدا بێ، ئەو دڵە لە قیامەتا بەختەوەرت دەکات. نەک دڵێک پڕ بێ لە گوناه و لە تاوان. کەواتە خۆت ئامادەکە بە دوای مردنت. مرۆڤی ژیر و عاقڵ ئەو کەسەیە بۆ مردن و بۆ سەفەری قیامەتی شتێکی باشی ئامادە کردو بە ئیزنی خوا. خۆشەویستان، بەڕاستی مرۆڤەکان زۆربەیان بێوەفان، و یەکێ لە ڕەحمەتەکانی خۆش ئەوەیە کە ئێمە شتمان زوو لەبیر دەچێتەوە. ئەگە شتمان لەبیر نەچوایەتەوە، کەسێکمان بمردا یەکەم ڕۆژ وەکو دووەم ڕۆژ و سێم و چوارم و پێنجەم وەکو یەکەم ڕۆژ بووینایە نەمانتوانی بژین. هەموو دقەیەکمانەوە ئەو دقەوای بە دوای جەنازەکە و دانیشتوینە، نەمان ئەتوانی خۆشی لەم ژیانە ببینین، بەرگەی 10 ساڵمان نەیەگرت. بەڵام مرۆڤ شتی لەبیر دەچێت، و ئێمەش ڕۆژێک دێت لەبیر دەکرین. چەند کەستان باوکتان دایکتان مردووە، خوا لیان خۆش بێ. باسی کەسە دوورەکان ناکەم، باسی براو خوشک ناکەم. توخوا چەندێکە سەردانی قەبرەکەی باوک و دایکتان نەکردووە؟ چەندێکە؟ چەند مانگە، چەند ساڵە؟ ئەو باوک و دایکی کە ڕەنجیاندا تۆیان خزمەت کرد، بەڵام چەند ساڵە سەردانیانت نەکردووە؟ ئامادەی بۆ پارەیەک ئەوەنی ئەوان ڕێگا ببڕیت، وڵات ڕێگاکەی دوورە لە شارەکەی من نییە، ئەی بۆ تەماحەکە بۆچی لە شارەکەی خۆشت نییە و دەڕۆی؟ بەڵام دایک و باوکت وەفات نییە بۆیان. بۆیە بەداخەوە دوای چەند ساڵێک لە ناو گۆڕدا ئێمە لەبیر دەکرین. لە سەرەتاوە بە گەرمی سەردانیمان دەکەن، هەفتەی جارێ، دوو جار، دوای مانگی جارێ، دوای ساڵی جارێ، دوای ئەوەش نامێنێ، ڕێمان بکەوێتە قەبرستان. بۆیە سەردانیمان ناکەن، چونکە خەڵکی مەشغوڵی خۆیەتی. ئەڵێن کاتمان نییە بۆ سەردانیکردنی گۆڕستان، کاتمان نییە بۆی کە دوعای خێریان بۆ بکەین. بۆچی کاتت نییە؟ ناتوانی لە سەجدەدا بڵێ ڕەبی اغفر لی وەلیوالیدەیە، خوای لە دایک خۆم و دایک و باوکم خۆشبی؟ ئەمە کاتی ئەوێ؟ ئەمە پارە سەرفکردنی دەوێ؟ خۆ ناتوانی بڕۆی بۆ سەر گۆڕەکەی، دەتوانی دوعای خێری بۆ بکەی. دوعای خێریان بۆ بکەن، لە بیریان مەکەن. پێویستیان بە دوعای خێری ئێمەیە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم کە باسیشمان کرد گەورەترین و بەڕێزترین مرۆڤە لەسەر زەویە صلی الله عليه وسلم، بەڵام لەگەڵەوەدا دەفەرمێ دوعا بکەن بۆم، دوعام بۆ بکەن، خوای گەورە وەسیلە و فەضیلەم پێ ببەخشێ. ئاتی محەممەدەنی الوەسیلەتە وەلفەضیلە. ئێمە بۆچی وا دەڵێین
خوایا وسیلە و فەضیلە ببەخشە بە محەممەد صلی الله عليه وسلم. بۆچی گەورەترین و بەرزترین و خۆشترین شوێنە لە بەهەشتە. هیچ شوێنێک نییە لە بەهەشتە لە وەسیلە و فەضیلە خۆشتر بێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە دایناو بۆ عەبدێک لە عەبدەکانی خۆی، ئومێد دەکەم ئەو کەسە من بم، دوعای خێرم بۆ بکەن، خوا پێمی ببەخشێ. دڵنیاش بە شوێنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەی باشە دایک و باوکی من و تۆ لەکوێ پێغەمبەری خوا لەکوێ صلی الله عليه وسلم؟ بۆ لە بیرمان کردوونە؟ بۆ دوعای خێریان بۆ ناکەین؟ وەک سەردانی گۆڕەکانیان ناکەین، بێوەفاین، لە هیچمان لەبەر چاو نییە خۆ دەتوانین دوعای خێریان بۆ بکەین. ربی اغفر لي ولوالدي، خوایە لە خۆم و دایک و باوکم خۆش بێ. ئەومان پێ ناکرێ؟ ئەگەر وەشمان پێ نەکرا ئەوەی خێر بێ لە ئێمەدا نییە، ئەوەی وەفا بێ، مەردایەتی بێ، زەمیر و وجدان بێ لە گیانی ئێمەدا نییە، لە دڵی ئێمەدا نییە. ئەگەر مردوەکانمان ئاوە لەبیر بکەین، دڵنیا بە مناڵەکانیشمان ئێمە لەبیر دەکەن، بە دڵنیایەوە، چونکە ئێمەش مناڵی ئەوانین، ئەوانمان لەبیر کردووە. ئەم جیلی مۆبایلی کە ئێستا پێگا بەس خەریکی مۆبایلن، ئەوە زۆر لە ئێمە بێوەفاتر و خراپتر دەردەچێت، مەگەر خوا ڕەحمێ لێ بکە. کەواتە ئاگادار بە شتێک بکە بۆ دوای مردنت. کاتت هەبێ بۆ سەردانیکردنیان، چونکە مەڵێ مەشغوڵم، ئەوانیش پێویستیان بە دوعای خێری تۆیە. تۆ جگەرگۆشەی ئەوانی، کوا وەفاکەت بۆ ئەوە. خۆشەویستان، کاتێککە دەمرین، مردن لە پێشی هەمومانە، دەڕۆینە ناو تاریکی گۆڕەوە، ناو تەسک و تەنگی گۆڕەوە، لە جیاتی ئەوەی کە سەردانی فڵان و فڵان بکەین، بڕۆینە خانووی گەورەوە، دەڕۆین ناو گۆڕێکی تەسک و تەنگ و تاریکەوە، ئەگەر خوا بمان ڕووناک و فراوان نەکاتەوە. خوای گەورە دەفەرمێ ئەلهاکم التەکاثر حەتا زورتم المەقابر، ماڵ و سەروەت و سامان دنیا مەشغوڵتان دەکات حتا ئەو کاتەی زیارەت و سەردانی گۆڕستان دەکەن. خوای گەورە سەردانیکردنی گۆڕستان و مردنی ئێمە بە زیارەت ناوەبا، بە سەردانی، چونکە ئەوە شوێنێکی مۆقەتە، کاتیە. دوای ئەوەش لەو شوێنش بار دەکەین، دەڕۆین بۆ قیامەتی خۆمان. شوێنی مانەوەی یەکجاری بەهەشتە یا دۆزەخە بۆ کەسانێک کە کافر و بێباوەڕن، خوای گەورە بمان پارێزێ. کەواتە ئاگاداری خۆمان بین، ڕۆژێک دێت دەڕۆینە گۆڕێکی تاریکەوە، مەجلیسمان نامێنێ، ئای فڵان کەس یادی بەخێر جاران لەگەڵ ئێمە دانیشت ڕۆیشت مرد، نەما مەجلیس و کۆڕی ئێمە کۆتایی پێدێ. دانیشتنی ئێمە، سەردانیکردنی ئێمە، میوانداری ئێمە کۆتایی پێدێ. ئەمجا لە شوێنێکی تر میوانین، سەردانی شوێنێکی ترمان کردووە. بۆیە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم جوبرەئیل پێی فەرموو واحبب من شئت فإنك مفارق. ئەی محەممەد صلی الله عليه وسلم، کێت خۆشەوێ خۆشت بوێ، بەڵام دڵنیا بە لی جا دەبیتەوە، دڵنیا بە ڕۆژێک دێ هەمومان لە یەکجا دەبینەوە. لە جەژنەوە چەند کەس مرد، خوا لیان خۆش بێ. ئەم ژیانە ناوەستێ و مردنیش ناوەستێ. بە مردنی من و تۆش کۆتایی بە ژیان نایە و بازار و ئیش و کەسابەت ناوەستێ. کەواتە لە خۆت بایی مەبە، هەوڵ بۆ قیامەتی خۆت بدە، چونکە ڕۆژێک دێت وەڵڵاهی لەبەر چاوی خەڵکی بزر دەبین. ئەگەر وێنەیەکمان بمێنێتەوە، یا گۆڕەکەمان تۆزێ خۆڵ بمێنێتەوە، تەواو. بەڵام گرنگ ئەوەی ئەو لامان باش بێ، ئەم لا کێشە نییە. ئەوە گرنگە ئینسان ڕێگای خوا بگرێ. هەروەکو چۆن باو باپیرمان بزر بوون، لە بەرچاوی ئێمە نەمان، ئێمەش بە هەمان شێوە بزر دەبین و ون دەبین، لە بەرچاوی خەڵکی نامێنین. گرنگ ئەوەی ئینسانی عاقڵ ئەو کەسەیە قیامەتی خۆی نەدۆڕێنێ و هەوڵێکی بۆ بدات. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوایان ئاخرمان بەخێر بگێڕی یا رب العالمین. ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری ئێمەی کردووە زۆر مردنمان لەبیر بێت. کەواتە ئێمە کاتێک کە دەمرین، کاتێک کە بە خاکمان دەسپێرن، بێگومان ئێمە خەڵکی هێشتا نەگەڕاوەتەوە، دیار گۆڕەکەون خەڵکی، ئێمە پرسیارمان لێ ئەکرێ، ئیمتیحان دەکرین، قورسترین ئیمتیحان. خوای گەورە زمانمان فەسیح و پاراوکە یا رب العالمین.
تەنها سێ پرسیارمان لێ ئەکرێ. ئەو کەسەی ئەم سێ پرسیارەی جوابدایەوە بەختەوەر دەبێت، دڵخۆش دەبێت. ئەو کەسەشی وەڵامی نەدایەوە پەنا بەخوا لاڵ بوو، زمانی نەهات قسە بکە، بەدبەخت و دۆڕاو دەبێ. بەڵام دڵنیا بەلەوە لە دوای مردنمان و بە خاک سپاردنمان مۆبایلێکمان پێ نییە، پەیوەندی بە کەسوکاری خۆمانەوە بکەین، پێیان بڵین نەتیجەی پرسیارەکانی ئێمە ئەوە بووە. دایەکیان، باوەکیان، کوڕەکەم، کچەکەم، خێزانەکەم، پیاوەکەم، خوشکەکەم، براکەم، هاوڕێ خۆشەویستەکەم، ئەمە وەڵامەکەی من بووە، الحەمدوللا نەجاتم بوو. یاخود بڵێ بەخوا من تیا چووم. ئێمە مۆبایلێکمان نییە پەیوەندی بە کەسوکاری خۆمانەوە بکەین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێت کاتێ ئینسانی ئیماندار قەبرەکەی بۆ فراوان دەبێتەوە، پرسیارەکانی ناوگۆڕ جواب دەداتەوە، خوای گەورە لەو کەسانەمان بگێڕە یا رەب العالەمین بە ڕەحم و میهرەبانی خۆت. ئەو کەسە کە وەڵامی پرسیارەکانی دایەوە ناجح بوو، گۆڕەکەی بۆ فراوان دەکرێتەوە حتا چاوی بڕکە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئینسانە دەڵێت وازم لێبێنن با بگەڕێمەوە مزگێنی بە کەسوکاری خۆم بدەم کە من سەرکەوتومە الحەمدوللا، پێیان بڵێم ڕزگارم بوو، پێی دەڵێن دانیشە، گەڕانەوە نییە. ئێمە دەڕۆین بۆ سەفەرێک، تەلەفۆنمان بۆ دەکەن، دایک و باوکمانە، ماڵ و مناڵمانە، گەیشتی نەگەیشتی ئەلحەمدوللا گەیشت. بەڵام لە گۆڕدا پەیوەندیمان دەبچڕێ، مەگەر لە خەوێکە یەکتری ببینین. ئەگینا سەرنجامەکەی وەڵامی پرسیارەکان و ئیمتیحانەکەمان ئەغامزە و نادیارە. مناڵەکەت ئەم ساڵ دەخوێنێ کە سەری ساڵ تەواو بوو دەزانی ناجح بووە یا ناجح نەبووە، دەرەجەی چۆنە، بەڵام پرسیارەکانی ناوگۆڕ بە غامزی دەمێنێتەوە. بۆ ئێمە هەندێک خەو دەبینین ئینشەڵڵا مای دڵخۆشیە یا پەنا بەخوا مای خەمباریە، بەڵام نازانین 100% خەوەکە چۆن بووە، یاخود نەتیجەی وەڵامدانەوەکەمان چۆن بووە. کەواتە ئینسانی ئیماندار دەبێ هەوڵێک بدا، چونکە ئەوەی کە لە خۆشیدای و لە ناخۆشیدای تەنها خودی خۆتی، کەواتە گرنگ ئەوەی خۆت لە خۆشیدا بیت. کەس و کارت دەزان نازان کێشە نییە، کەواتە نازانی دایکت، باوکت، برات، خوشکت، کەس و کارت نازانی چی بەسەراتۆ لە ناو گۆڕدا، کەواتە هەوڵی بۆ بدە، خەمی بخۆ، خزمەتی بکە، ئەویش بە دوعای خێر، بە خێر و سەدەقە لە بیریان مەکەن ئینشاءڵڵا. خۆشەویستان، کاتێکە کاتی مردنمان هات، هیچ کەسێک لە ئێمە ناتوانێت دیفاع لە نەفسی خۆی بکات. هیچ کەسێک لە ئێمە ناتوانێت ڕوخسەت وەرگرێ لە مەلەکول مەوت سەلامی خوای لەسەر بێ یەک دەقا مەجالم پێ بدە. فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. خوای گەورە دەفەرمێ کاتی مردن هات پاش و پێش ناکەوێ. بۆیە مەجالی ئەوت پێ نادری ئامۆژگاری ماڵ و مناڵت بکەی، وەسیەتیان بۆ بکەی. ئەمڕۆ شتێک بکە بۆ قیامەتی خۆت، ئەمڕۆ هەوڵێک بۆ قیامەتی خۆت بدە. لەوانەیە لە پڕێکا بمری ئەوەی کە دەتەوێت ئامۆژگاری بکەی و ئەو وەسیەتی کە دەتەوێت بیکەی فریای نەکەوی. هیچ کەسێک ناتوانێت دیفاع لە خۆی بکە و دیفاع لە ئەوەش بکە کە ڕۆحی دەرەچێ و دەمرێت. ئەگەر 1 ملیۆنی حیمایی هەبێ، 1 حیمایە ناتوانێت چرکەیەک تەمەنی درێژ کات. ترجعونها إن كنتم صادقين. خوای گەورە دەفەرمێ دی ڕۆحەکەی بۆ بگەڕێنەوە ئەگەر ڕاستەکەن. دەی ئەو فڵان کەس دەمرێ، ئەگەر ڕاستەکەن فەرموو بیگەڕێنەوە، با دووبارە بژێتەوە، با دووبارە ژیانی بۆ بگەڕێتەوە، بەڵام ناگەڕێتەوە. کەواتە ئاگاداری خۆت بە، ئەمڕۆ هەوڵێک بۆ قیامەتی خۆت بدە. باوکم خوا لێی خۆش بێ باسی بەسەرهاتێکی کرد کە لە پێش ئەوە زۆر قەدیم ڕووی داوە. پیاوێکە بۆ ناوی یوسف بووە، کۆمەڵێ شتی زۆری هەبوو، ئاژەڵی زۆری بۆ لە دیەکەی ئێمە کاتی خۆی. ئیتر 200 ساڵەوە پێش بۆ زیاتر کەمتر لە باوباپیر و ئەم قسەیە هاتووە. ئەم پیاوە ئەچێ هەرچی ماڵوشتی هەیە بڵین دەیفرۆشێ مەڕووماڵات،
کاتێک دەیهێنێتەوە پارەی ئاسن بجاران کاغەز نەبوو، 2 ئەسپی پێ ئەبێ هەردوو تایەکەی پارەیە، یعنی 4 تا پارە، هەمووی پارە لیرە و شتوزانە چی بۆ پارەی ئاڵتون و شتانە بوو، زی بۆ ئاڵتون بە هەر شتێک بۆ پارە بۆ کات 2 بار دەهێنێتەوە دەچێت لە شوێنێک بە تەنها دەیشارێتەوە. مەبەستم چییە؟ فریای هیچ تاکەوی جاری وایە. کاتی ئەم پیاوە نەخۆشکە و کاتی مردنی هات دەڵێ مناڵەکانی بردوتی کۆمەڵێک پارەی زۆرم شادۆ 4 بار 4 تای حیوان شاردوومەتەوە هەمووی پارەیە، وەرە باش شوێنەکەیتان پێ بڵێن دوای مردن بە خۆتان دەریکەن، بەڵام نە خێری لێکرد زاهیرە، نە سەدەقەی لێکرد، نە مناڵش سوودی لێوەرگرت. دەڵێ کاتێککە ڕۆیشت چۆ بەرزاییەک وەستا ئەو یوسفە بە مناڵەکانی وت مناڵەکان کوڕەکانم ئەو بەردەتان بینیوە؟ وتیان بەڵێ باوە، ڕێکدای لە عەرز مرد. ئەوە نەخوا مەجالی پێ نەدا ئایا پارەکەی شادۆتەوە لە کوێی بەردەکەدایە؟ دەڵێ ئەو ناوە هەر هەمویان تێکدا نیاندۆزیەوە، ئایا چەند گورید چەند مەتر لە بەردەکەوە دوورە چەندێک قوڵە؟ فریای ئەوە نەکەوت ئامۆژگاری بکەت، فریای ئەوە نەکەوت وەسیەتەکە تەواوکە، وتی ئەو بەردەتان بینی؟ وتیان بەڵێ، وتی ڕێکدای لە عەرز، نەیتوانی قسەکە تەواو بکە. پارەکەش ئێستش لەژێر خۆڵایە، کەواتە هەوڵی بە قیامەتی خۆت بدە. بۆیە خۆشەویستان ئاخر خاڵ دەمێ باسی کەم کاتێک کە ئێمە دەمرین مردن یەخەمانی گرت و لاشەمان بێڕۆح بوو، هەمومان لە پێشمانە. واللهی ئەو کاتە کە مردین نە هەست و شعورمان دەمێنێ، نە شەرمەزاریمان دەمێنێ. بۆچی؟ هەست و شعورمان نامێنێ، عیبەمان لا نامێنێت، چونکە ئێمە نازانین کێ جلوبەرگەکە لە بەرمان داکەنێت. ئێستا کەسێک لە ئێمە هەڵسێ 2-3 نەفەر هەڵسن جلوبەرگی لەبەر داکەن، ڕازی نابێ، قبوڵی ناکە، عیبە چۆن شتی وابێ، قبوڵی ناکە. بەڵام کاتێک کە مردین عەقڵ و هەست و شعور و هیچ شتێک لای ئێمە نامێنێت، کۆتایی بە هەموو شتێک دێ. بۆیە نازانی کێ جلوبەرگی تۆ دادەکەنێ، کێ دەتشۆرێ، کێ بە دیار گۆڕەکەتەوە دەگری، کێ پێدەکەنێ، کێ خەمبارە کێ خەمبار نییە، هیچ شتێک نامێنێ. ئەو مرۆڤە، ئەو کۆتایی ئەم مرۆڤەیە کە لە دنیادا لە خۆی بایی دەبێت، ئەوە کۆتایی ئەو مرۆڤەیە کە حساب بۆ خەڵکی ناکە، ئەوە کۆتایی ئەو مرۆڤەیە کە لە دنیادا دەڵێ من نوێژ ناکەم و حساب بۆ فەرمانی خوا ناکەم، ئەوە کۆتایی ئەو مرۆڤەیە کە خەڵکی دەکوژێ و زینا دەکا، ڕۆژێک دێت لاشەی بێڕەح دەبێ، بێجوڵە دەبێ، بێ هەست و شعور دەبێ، باکی نییە کێ ڕووتی دەکاتەوە، کێ دەی شۆرێ کێ نایشۆرێ، کێ لاشەی دەبینێت، چونکە هیچ شتێک نەماوە. لاشە وەکو دیوارێکی لێ هاتووە، هیچ شتێکی نییە، هیچ قیمەتێکی نییە، هیچ ڕۆحێکی تیا نەماوە. کەواتە ئینشاءڵڵا با لە کۆتاییدا دەڵێم خۆمان ماندووکەین، خۆمان هیلاکەین بە دوای مردنمان لەبیر نەچێ، ویستمان خراپە و زینا و تاوان و قەتڵ بکەین لەبیرمان نەچێ، ڕۆژێک دێ لە دوای مردنمان یەخەمان دەگرێ و تاوانە. ئەگەر لە دنیادا تۆبەی لێ نەکەین، ئەوەشی حەقی خوا بێ ئینشاءڵڵا تۆبەی ڕاستەقینەیەکی خوا لێت خۆشە بێ، ئەوەشی حەقی خەڵکی بێ لە کۆڵت نابێتەوە ئیلا ئەو کەسە مەگەرگردنت ئازاب بکە لە ناو قەبردا و لە قیامەتیش هەر لەگەڵتایە ئەو تاوانەی کە ئەنجام بداوە بەرامبەر بە خەڵکی. بۆی ئینشاءڵڵا با هەوڵێک بە قیامەتی خۆمان بدەین، بە تەواوەتی خۆمانی بۆمان دووکەین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعي خيريان كدو. يا ربي خوايا أواني نخوش شفاء بدي، أواني لنخوش خانة كانوا لمالو كوتون. يا ربي خوايا الشفاء بدي، خوایان هی منی و آرامی وڵاتمان بپارێزی، خێر و بەرەکەت و خۆشی بڕژێنی بەسەرمانە. خوایان قوتابیەکانمان بە پەتایبەتی پۆلی دوانزەکان سەرکەوتوکەی لە وانە و ئیمتیحانەکانیان یا رب العالمین. خوایان آخرمان بەخێر بگێڕی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی، مردوەکانمان بەختەوەر و دڵخۆشکە یا رب العالمین. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.